الشام أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني فيري بور مرة صبي مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. بكرة الوعد بعده وبعد وأحلى مطبات. وإحنا بعد على الوعد في فلاشات، يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام. سڵاو براکەم سڵاو. هیچی وانە بەس چەند جارێک ڕاوەستا ئیتر حەماوەکی بەرز بووە. ئەوە لای منە چارەسەری. بۆ تۆ فیتەری کاکە ئەوە چی دەڵێ ئەگەر من تێنەگەم چێ تێدەگا ئۆتۆمبیلی هەموو گەرەکەکە من چاچی دەکەمەوە. دا باشە بزانە چێتی. دای بڕۆ سورفەچی لێدا بڕۆ داگیرسێنە سورفەچی لێدا دای ئەی چی ڕوویدا؟ چی ڕوویدا یەکسەر سووتە بەڵام دڵنیابە بەڵام ئەو پیاوە بەڕاستی شاری دەستخۆشیە. کوڕە هیلال خۆت بەزانە مەزانە مەچۆرە ناو بابەتێکەوە کە لی نازانیت بەیانی دەکەویتە ناو کێشەیەکەوە دەرچوونی نەبێت ناتوانانی لی دەربچی بەخواانە. کورەی چیم کردووە کورەوە دراو سێمە ئەی بە یارمەتی نەدەم. سڵاو دکتۆر. سڵاو. ئەوە هەمووی گولسی لەمە خێرە دکتۆر بەردەکە ڕۆیشتۆ یان ماوەدە پێم بڵێ. نا نەڕۆیشتووە من دەمزانی ناڕوە. بەڵام دکتۆر ئەو دەرمانەی کەوتت هەموویم خواردەوە ینی نەڕۆیشتووە. بەڵێ سەعات ئێمە هیوادار بین بە دەرمان بڕوە بەڵام نەڕۆی بۆیە ڕۆژی چوارشەمەی داهاتوو نەشتەگەریەکەت بۆ دەکەم. چی دکتۆر یانی جگە لە نەشەرگەری چارەسەری نییە؟ نەخێر نییە. بەڵام دکتۆرە من زۆر لە نەشتەرگەری دەترسێم. کورە سەعات تۆ پیاوی مەترسە نەکەی تۆ قسە بکەیتە خۆت نەکەیتە شارەزا. دکتۆر ئەو ئەش ئەی گورچی لەم دەرێ با سەیری چی بکەم؟ ئەگەر تۆ بە قسەی من بکەیت بەخوا بە دوو ڕۆژ بەردەکە دەڕوە ئەگەریش نەڕۆی بەو نمەڕێ هیلال دەتاقی بکەرەوە. چی دەڵێ لە پێشم نەمینیتا تۆ ئۆتۆمبیلەشی بەو گەورەیە تێکدا کورەوە گورچی لەیە گورچیرە بەخوا شایانی چونکە ویستم لە نەسەرگەری ڕزگارت بکەم. دەبڕۆ. گیانەکەم بۆوە دلێ کردم بۆ بەجارێ شێتت کردم لە دنیاە. سلام علیکم. عەلەیکومە سەلام. ها چی بوو دکتۆر چیوت دڵنیام کەرەوە. بەخوا چی بڵم دکتۆر دەڵێ بەردەکە هێشتا نەڕۆیشتووە دەڵێ پێویستت بە نەشتەرگەریە. باشە ئاساییە نەشتەرگەری ئێستا زۆر زۆر ئاسانە هەمووی وەکو دەرزی لێدانەکە. تۆ ڕاستی دەبێت یان نا؟ من دەترسم. دەترسی کورە دەرزیەکە چییە سەعێت خوا هیدایەتت بدا چیتە؟ مەریەم تۆ چی دەڵی دەرزی و مەرزی چی؟ یانی من دەکەومە بەرچە قۆشتیوە نابێ دواتر دەزانی ئەوە بەنجی سرکردنی تێدایە و ئەو بەنجە دەچێتە ناو هەموو لە شەمەوە دڵێن ئەو بەنجە دەتخنچێنێ وا لە کەسێک دەکا. ناوێرە من دکتۆر دەڵێم دووبارە دەرمانم پێ بدا بڵکو ئەم جارە خوابی کاتە قسمت بەردەکە بڕوە. ناوەڵا ئەگەر ناجاریەکەمە ڕۆی تۆ چیتە سەعێت نەکا خۆت کرد بێتە دکتۆر یانی هیلالی هاوڕێت.
وەرە دەڵێم هیلال باڵێ ئەمڕۆ کەشەکەی زۆر خۆشەها باڵێ ئەوڕۆ زەویشی زۆر خۆشە ماڵی ئەوەیە بەمەلە بڕۆی ئەو بەری و پێوە دەناوە ئەوە بە ئیسراحەت ڕابکشێ نا یعنی هەراوە بەمەلا باڵێ دەڵێم ها وەرە بەدامنیشین وەرە من بیرم چوو کە گورسی لەم ئازارم دەدا ئای تۆ بەس گوێ لە من بگرە بەخوا تەنها 2 ڕۆژە و پێویستت بە نەستەرگەری نابێت شتێکی زۆر ئاسانە نا قسەکەت ڕاستە کوڕە هیلال من گەمژەمە گەر بە قسەی تۆ بکەم سعد پێم ناخۆشە ئاوا سوکاتی پێ دەکەیت ناحاشا دەزانم هاوڕێمی وە دەتەوێت یارمەتیم دەی بە خۆت وا دەردەخەی لە هەموو شتێک دەزانی بیرت چوو چیت دەوە تۆ مێنەکرد بەخوا پەشیمان بوومەوە کە ئەوەم پێ دوو سعد دواتر توخوا خۆت و بابەتی ئۆتۆمبیلەکە دەکەی بێک بۆ زانیاریت ئەو تێکەڵەی کە دوێنێ بۆتم باس کرد هەموو جیا سروشتیە ئەگەر سوودی نەبێ زیانیشی نییە تۆ دڵنیایی ئای چۆن تاقی بکەرەوە هیچ لێ دەست نادەی تاقی دەکەینەوە بۆنە ناخۆشە چی لێریە ئەوە چییە؟ وای ئەو بۆنە چییە؟ ئای سرم تەقی ئەوە چی دەکەی تۆ؟ چێشتخانە سەراوژێر کردووە چییە چییە سەما دەکەم ئێ نابینی دەرمان دروست دەکەم دەرمان دەبێ بیخۆمەوە بۆ ئەوەی ئەو بەردەفرا بدەم تۆ بەڕاستە وازت لە دکتۆر هێنا و ئەو تێکەڵەیە دروست کردووە تاوەکو بەردی گورچی لێت دابەزێ نا ئەرێ دەڵێم چێ ئەوەی فێری تۆ کرد؟ ڕاستی دەوێت بەڵێ هیلال سعد تۆ چیتە سعد شێت بووی کەس هەیە گوێ لە قسەی هیلال بگرێ ها؟ ئەرێ چیتە تۆ سرت لێ شێواندم لێم تێکس و نازانم چەند شتم تێکەڵ بە یەکدی کردووە ئەوە باشە دەبێت دووبارە بگەڕمەوە ئامادەی بکەمەوە ها تۆ ئەوە دەویست دەبێ وا بکەمەوە دیسان ئێدەوەندە سەرمە خەرە سرم با ئیشەکە بکەم باشترە بۆ ئەوەی نەیخۆی باشە ئەمە چۆنە؟ نا ئەوە جوانترە هیچ بەدڵم نییە چی دەڵێ ئیسێری ئەوانەی تر بکەین؟ باشە تۆ بڕۆ منیش دوای تۆ دێم دەین دەڵێم بەڵێ وتی بە چەندە؟ وتی 5,000 تۆ چیتە؟ شێت بووی؟ ئەوەندە ناهێنێ من ڕێک لە من بۆ هاوسەرەکەم کڕی دەزانی بە چەند؟ ڕێک وەک ئەمە بوو بە 2,000 ریال دواترەوە ساختەیە ئۆرجینال نییە چۆن دەزانی؟ تۆ دوکانی کاتژمێرت هەیە؟ ئەوە کاریم نەجیانە من هەموو ڕۆژ کاتژمێرێکم لە دەستە زۆر باشەوە چی بۆ دابنێ نامێ بیگەڕێنەوە بۆچی کاکە ئەو پیاوەتی ئۆرجینال نییە نابراگیانەوە ئۆرجینالە هۆڵندیە نا ساختەیە ئۆرجینالە کاکە تۆ توزانی ها دزی فێڵ باز دەتەوێت کاتژمێری ساختە پێ فرۆشی من نامەوێ بۆ خۆتەلی بگرە ڕێزی خۆت بگرە بزانە ئەوە چییە بۆچی شەڕ دەکەن؟ تۆ سپەیوێکی پێوە هەیە پێوەرە با بڕۆین خێرا کوڕە ئەوە تۆ دانیشتوی دەیخۆیتەوە؟ تۆ چیتە؟ بەزەیت بە خۆت دابێتەوە هیلال بەرەو گۆرت دەبا باوڕم پێ بکە تەواو نزیک بۆتەوە تەواو بێ ئینشاءالله لە ڕاستیدا من زۆر نیگەرانی تۆم ئێدەکسێ کەم دانیشە و توانجم لێ بدەی دەبەسا ئەرێ تۆ چیتە؟ تەواو بچمەندەرەوە باشترمە بۆ بخوا هێشتا لەگەڵ خۆتی دەبیتە دەرەوە؟ بەڵێ دەیخۆم لەبەر بەردەکە نا ئەوە تەواو نییە بیگرە ئەوە لای تۆ بێ بیخەرەنەوە بە فرگراکەوە یاخۆ بە خێر بێن زۆر سپاس سامە زۆر سپاس ئەوە چییە بۆ پیسە؟ هێلی تێدا نییە؟ سامە تۆ بۆچی گوێڕانی؟ بۆچی ئەو کوورە فێری کاری پیاوانە ناکەی؟ با قاوە بتوانی دروست بکە؟ کوورە دەبەسە ئێمەت کوشکاکە تۆ لە قاوەش دەزانیت ینی؟ شارەزای هەموو شتێکی؟ ئەوە ئێوەن بەداخەوە کەسانی زانە و شارەزاتان خۆش ناوێت تاوانی من نییە کە زیرەک بم ئەمە بەهرەیە خی گەورە پێیداوە تەواو بەیانی لەگەڵ ئەو کوڕە دادەنم تا بەیانی فێری بکە و بزانی قاوەی تۆ چۆنە باشە سەلامەتی بوو سەلامەتی چیتە؟ هەز دەکەم ناوسکم مەقاستی تێدایە مەقاست
و ئازارێکی زۆر زۆر زۆر. نانەنا هیچ نییە هیچ نییە ئەوە هی ئەو بەردەیە کە لە ناو گورچیلەتە سەعات. نابخوا من ئەوڕۆ تەواو نیم هەر هاتوچۆی سەر ئاوم کردووە ئەس دەکەم خەریکە دەڕشێمەوە. نەکاهی ئەوە بێ لە بەیانەوە دەیخوا ناکاکەی ئەوە نییە ئەوە ئازارێکە و دەڕوا. مادەم دکتۆر هیلال قسەی کرد تەواو وای دابنێ ئازارەکە ڕووی. دەی بە یارمەتی تا من دەسمەوە ماڵەوە دەڕۆم. بگەێنە نانا ئاگداری خۆت بە ئاگداری خۆت بە سعد. دەخوا دەوامی ئەمرت نەدا. بەخوا دەمرم. سعد چییە؟ چیتە بۆ خاتری خوا چیتە پێم بڵێ چیتە پێم بڵێ چیتە دەی؟ مەریم تەواو سادەکەم ڕۆی خوا لە کوێمەت کاتەوە هیلال وای ڕۆی. زۆر سپاس بۆ خوا سەلامەتی سعد ئەوە نەشتەگەریەکەمان کرد و بەردەکەشمان دەرهێنا ئەگەر یەکەم جار بەهاتی تایە ئەوە ڕووی نەدەدا. دەی سپاس بۆ خوا دکتۆر گیان چی بکەین قەدەری خوا چیمان بۆ بێ هەرەوەیە. نازانم لەکوێ ئەو جیراوەت هێنا و خواردتەوە ئەگەر کەمێکتر بخوار باوە ئێستا لە چاودێری چڕ بووی. بەخوا دکتۆر من لە سەرەتاوە پێم وت واز لەوانە بێنە و گوێ لە قسەی دکتۆر بگرە بەڵام گوێی بە من نەدا و بە قسەی خۆی کرد. ئێوە بزانە چی لێ بەسەر هاتووە. سپاس بخوا سەلامەتی خراپە نەبینی گیانەکەم. کوڕە هیلال دەرەوە بێگومان ئەوەی کەوتم ئەوە تێکەڵت نەکردو. دەرەوە تێمگەینە هیلال من هیچ لەبارەی ئەو پشک و بۆرسەیە نازانم هیچی لێ تێناگەم براکە. سامە تۆ تووڕەم دەکەی ها؟ تۆ دەزانی لەگەڵ چێ دانیشتووی؟ من خۆم لە بنیاتمەوە هەر باسی بۆرسەم لە سەردەم بووە. دەزانی شەقامی وۆرتسترێت لەکوێیە؟ زیاتر لە شەقامی ماڵەکەمان شارەزا یعنی وات لێ دەکەم باش یاری بەپارە بکەی گوێ لە قسەکانم بگرەوەی کاری بکە. بەڵام برام ئەو پارەیە کەم نییە دەزانێ گەر بدۆڕم چیم بەسەردێ ماڵم کاول دەبێ. سامە زۆرت وت شێتت کردم ئەوە چێ براکەم ئەو بابەتە لای منێت تەواو لە بیری بکە بیخۆ. هیلال لەکوێیە بۆچی ئەوەندە دوا کەوت؟ ئەگەر خۆم بڕۆم باشترە. هیلال بۆچی دوا کەوتی؟ مەریەم چاوەڕێمە. تۆ چیتە ڕێگە زۆر قەڵەبارق بۆ ئاتیزم. باشە ئەوەی وتم هێنات؟ بێگومان فەرموو. با ببینم. چی دەڵێ؟ ئەوە چییە؟ ئەوە نییە کە پێتم وت. ئەو تۆ چیتە؟ من خۆم ئەوە ماڵ بژاردووە باشترین مارکەم بۆ تێناوە. تۆ لە شتی ئافرەتان تووزانی دەتەوێت بۆ باسی ئافرەتانیش خۆت بکەیتە شارەزا؟ جێم لێ بگرە و باوەڕم پێ بکە مەریەم دڵی زۆر بەوە خۆش دەبێت وە دڵنیا بە ڕەنگەکەی واو. با بزانین هەی شارەزا. ئینشاڵڵا ڕەنگەکەی جوان دەردەچێ. هەر لە بەڵا بە دووربی سعد هەر لە بەڵا بە دووربی. سپاس براکەم سپاس. سعد باشە ئەو گەمژەیە چۆن هەڵی خەڵەتاند تەنها پێم بڵێ. نازانم چۆن مێشکم لەسەر خۆم نەبوو. دەزانی دکتۆر چی پێوتم؟ دەزانی چی دەوت ها؟ دەیوت ئەگەر کەمەشی تر دە و تێکەڵێت بخواربایەوە ئێستا لە چاوەدیری چڕ دەبووی. ئایدی ئەگەر بمزانی با هیلال وتبی ئەو تێکەڵەیە بخۆ هەر نەمدێش بخۆیتەوە براکەم. نازانم ئەو شتان لەکوێ دێنێت هاوڕێیەکمان نییە ئەوە سەلامەت بوو بێ لە دەستی. دەزان کۆتاجان چی بەسەرهێنا؟ چی کرد؟ وتی ئۆتۆمبیل ببە بەڵام مەسە گەرانتی بن فەحسی مەکە. منش بە قسەی ئەوم کرد ئێستا لە سکراب فرەندەوە. ئاختی ناگەم ئەو مارمێنکەیە چێتی من نازانم چۆن تۆ سامح لە بەڵای ئەو بە دوور بووی. سامح تۆ بیر لە چی دەکەیتەوە؟ نارگیت بەڵام ئینشاڵڵا ماڵم کاول نابێ نزان بۆ بکەن کە جاری داهاتوو نۆرەی من نەبێ. نەدا هەست بە شتێکی ناسروشتی دەکەم لە سرم پێستی سرم خەریکە دەم سوتێنێ. خەمت نەبێت گیانەکەم هەمووی داخولەکە و پرچت بشۆ ئەو کاتە دەرەنجامەکەی دەبینی. نەدا تۆ دڵنیای کە ئەو بۆیە ئەسلیە؟ بەڵێ گیانەکەم دڵنیا. خوا یارمەتیم بدا بۆ ئەو دەخولەکە. پیرۆزە گیانەکەم دەی بە ڕەنگەکەی ببینی؟ ئینشاءڵڵا دڵنیام بە دڵ بێگومان جوان دەردەچێ.
خوا سەرکەوتوت نەکانەدا ئەوە چییە؟ قش بەسەرمەوە نەما بەخوا من نەبوو مەریەم بەخوا ئەوە هیلال بۆ یەکەی بۆ کڕێن هیلال ئەم جارەشیان هیلال چ بۆیە بۆ من بکڕێ؟ هاوسەرەکەمی ژاراوی کرد وە قژی منیشی سوتان خوا سەرکەوتوتان نەکات خۆت و هاوسەرت ئێمە چیمان لێتان کردووە؟ ئارام بەوە گیانەکەم هەموو شتێک چاک دەبێت بوونەوەی چی چاک دەبێ؟ ئەوە کایە پرج نییە کایە تۆ بۆ وات لە قژی من کرا پێم بڵێ خوا سەرکەوتوت نەکانەدا لە دنیا و قیامەت خوایە قژی هەڵوەرێنە لە شەو و ڕۆژێکدا لەکوێ بەخوا دەیکوژم بەخوا دەیکوژم لەسەر خۆبەوە تۆ چیتەها دواتر بۆ بە قسەی ئەم زەلامە دەکەی تۆ نەتبینی چی لە من کرد زۆری نەمابوو بمرم تۆ بۆچی بە قسەی ئەو دەکەی هەڵی خەڵەتاندم وتی کاری من بۆرسێ ئەو هەڵی خەڵەتانم چی بکەم سەعات ئارام بەوە خوددا یارمەتی دەدایەتر تەواو گیانەکەم ئەوە 1200 نییە 200,000 دەزانێت 200,000 چییە؟ ناوە سنووری خۆی تێپەڕان پێویستە چارەیەکی بۆ بدۆزەوە لای منە متمانە بە من ناکەنێەوە من نیشانتان دەدەم ئافری بۆ ئێوە هیچ سەنەدەن دەرنەچێت بێ ئەوە 100 حسابی بۆ بکەن ئاگادار بن باشە تێگەشتانە پێ دەکەی متمانە پێ دەکەم من متمانە پێ ناکەم هاوڕێیان چی دەڵێن بۆ ئەو شوێنە نا زۆریش ڕێکە لە ڕاستیدا تەنها دار زەیتونە نەبێ زۆر سەیرە ئەرێ عەبدولحەمید دەڵێم ماشەڵایان لێبێ زۆر جوانم بولبولەکان بەڵام ئەو دووجیانە دووجیانە دەڵێم ئەو لە هەموو شتێ تێدەگات دەڵێم ساعت بەڵێ چییە؟ توێشتا لەمە تووڕەی؟ نا کاکە تەواو بابەتەکەمان لەبیر کرد بۆیە پێویست ناکات جارێکی تر باسی بکەیتەوە ئەرێ دەڵێم عەبدولحەمید ڕاهێنەرە بۆ سەگەکە دۆزی نا بەخوا هێشتا عەبدولحەمید بەڵێ باسی ئەو سەگە نییە ئیتر سەگێکم هەیە و پێویستم بە کەسێکە کە ڕاهێنانی پێ بکات تا ئێستا نەمدۆزیوەتەوە ئەو قسەی جوان نەبوو بە دوای ڕاهێنەرێکدا دەگەڕێ و منیش لێرە بم ئەوە کاری منە لەمە بپرسە کاکە کورە هیلالی سەگ کەسێکی دەبێت کە شارەزابێ تۆ لەو بابەتە دەزانی؟ بێگومان من هەمە ئایبە یعنی هیلال لە سەگ و شت دەزانی سەلامەت بین من شارەزام لەو بوارەدایەوە کاری منە سەگەکان زۆریان زۆرە هەر یەکێکیان ڕاهێنانی تایبەت بە خۆیان دەوێت بۆ ئەوی پێ بگە ئەوانە کاری خۆمە جوانە مادەم هیلال لە ڕاهێنانی سەگ دەزانێت بی بە لای سەگەکە تا بیرۆکەکەی بدا تا دەشیناسن بۆچینە بەڵام بە یارمەتیتان بەڕێزان من دەبێ بچمە دەستشۆر فەرموو کاکە فەرموو لای ڕاست لەسەرتاوە دەستشۆری دەبیست بەڵام دەزانێت چی ئافرین بیرۆکەیەشی دۆزەخی بوو نازانم چۆن بۆ تو هات بەخوا نایاب بوو دەیبینی تۆ لە شوێی هیلال هاتم بوەستن برەو دەرگا بکەرەوە ئەوە چێ کوڕینە یعنی بۆچی بەپەلەن کەسێک نابێت لە دەسۆر بڕێک ئاسو دەبێت دیارەکە تۆ بۆ چونت گۆڕی دیارەکە بۆ چونت گۆڕی کورەوە چی دەڵی تۆ چی دەڵی کورەوە هیلال لە قسەی وەک شم شێرە پیاوانەیە دەی با بڕۆین ئێستا با بیبینین بۆ کوێ دەچینە لای سەگەکە بەڕاست کارم هەیە سەگیش هەیە دایوەرن سەگیشی هەیە دەی وەرە دایوەرە دەیوەرە ئەوە چییە؟ ئێوە بەڕاستانە یان گاڵتە دەکەن چۆن ئەوە لەوێ دادەنێن لەگەڵ کە بچێ ئەوە مەرە کاتی چی؟ کوڕە هیلال تۆ ناڵی شارەزای لێ ڕاهێنانی ساگ بەڵێ من شارەزام لە ڕاهێنانی سەگ ئێدا ئەوە تا ئەو شوێنە ئەوە تا گەورەیە دەبڕۆ ڕاهێنانی خۆت بکەم منت بشتات نانا دەڵێم قەینا با بۆ دوایی بێ باشە بیکەوە دای بیکەوە فەرمو بڕۆ دەی بڕۆ ساعت ئاگادار خۆش بە بڕۆ ساعت ئاورێ دەڵێم هاوڕێیان باشە ئەو سەگا هیچی لێ نەکردوتەوە نازانم ئەوە چیە دەستی لێوە شاندویان چیە من نازانم کوڕە هیلال تەمەند درێژبی باشە تۆ نەبووی دەدوت شارەزای لە ڕاهێنانی سەگ بۆ شتانە وتی بەڵێ ئەو پێشتر بوو من شارەزایم هەبوو لە ڕاهێنانی سەگ بەڵام ئەوەی بینی بەڕێزان سەگ نەبوو ئەمە وحش بوو
خوا ئەزانێت چۆن دەرچوومە سیر بکەن بزانن چی لە ڕوخسارم کردووە ئەو خۆی بە سەرمادادا بوو دەویست بمخوا گەورە بوو زۆر دڕندە بوو. دەڵێم هیلال دەبێت لە شتێک بۆ چون دووەرگرم فەرموو. لە ڕاستیدا من نیازمەوەی هەندە زەوی بکڕم. نانە سەلامەت بێ من لە بابەتی زەوی تێناگەم وایتر لە هیچ شتێکیش نازانم. ئێمە تۆمان نەهێناوەتە ناو کارەکەمان تۆ خۆت وا لە خۆت دەکەیت. تەواو کوڕم تەواو ئەو پیاوە ئیتر پەندی خۆی وەرگرت و پەندەکەش دەڵێ زانیم کاری من پەندوتنە بەڕێزان پەندەکەی دەڵێ سێری ڕوخساری هۆز بکە و ماس بخۆ. وتویانە ئەوەی سروشتێکی ئەبێ هەرگیز تەرکی ناکە. أنا وسعد على الوعد في فلاشة أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير